ڕکابەریەکانی خولی نایابییانەکانی کوردستان کۆتایی هاتوو. نەورۆزیش بە دۆڕاندن و دووهۆکیش بەبردنەوە ماڵ ئاواییان لە خولەکە کرد. لێکێک لە یاریەکانی هەفتەی 26 و کۆتایی خولەکە یانی نەورۆز لە یاریگای خۆی میوانداری دووهۆکی کرد. لە گەمی یەکەمدا یانەی میوان باشتر دەرکەوتن و بە چەند هێرشێک فشارەکانیان بۆ سەر گۆڵی نەورۆز دەست پێ کرد و توانیشیان سەرکەوتوو بن لە تۆمارکردنی گۆڵی یەکەم لە خولەکی 32 لە ڕێگەی ئەیوب ئەیادەوە. بە پێچەوانەی یاریەکانی ڕابردووی بە پێکهاتەی یەدەکەوە یاری دەکرد و چەند هێرشێکیشی ئەنجامدا، بەڵام سەرکەوتوو نەبوو. گەمی دووەم هەرچەندە یانەی نەورۆز باشتر بینران و ڕاهێنەری تیپەکەش چەند گۆڕانکارێکی ئەنجامدا و نزیکیش بوون لە یەکسانکردنەوەی ئەنجامەکە، بەڵام هەموو هەوڵەکانی بێئاکام بوو. یانی میوانیش بە چەند هێرشێکی پێچەوانە وەڵامی نەورۆزی دەدایەوە، بەڵام هەردوویانە سەرکەوتوو نەبوون لە تۆمارکردنی گۆڵ و لە کۆتاییشدا یاریەکە بە گۆڵێکی بێبەرامبەر بە سوودی دووهۆکی میوان کۆتایی هات. بەڵێ سەرەتا دەستخۆشی لە یاریزانەکانەکەم ئەتوان بڵێم بە گڕوتینێکی بێزەم ساڵ یاریانە کرد بۆی کە بتوان خولی کوردستان بۆ نەورۆز لە دەستبێن و بێنەوە شاری سلێمانی. دەستخۆشیان لە یەکەم ئەوی کە لە توانە نابوو کردیان درێخیان نەکرد. ئەنجامەکەش کە ئێمە بووینە دووەمی خولی کوردستان ئەتوانم بڵێم ئەنجامێکی باش بوو، هەرچەنە ئێمە هەندێک یاری هەبوو بەهۆی یانێ ئەغڵات و یاریەکان لە ناو یاریگای خۆمان بە هەندێک ئەغڵات خاڵمان لە دەزا ئەمە وای کرد کە دوور بکەوینەوانێ لە نازناوی خولەکە. هێشتا وەکو خۆم بڕیاریەوە نایاو کە بمێنمەوانێ ئەوە گێتەوە سەر ئەندامانی ئیدارە ئایا من بێڵنەوانێ لەو جێگەی خۆم و یاخود خۆشم پێویستم بۆیە کە بیرکردنەوەی باشکەم. بڕاستی ینی ئەوە طموحی من نەبوو، طموحی من شو بجمعته يعني مركزي كي عنده بو الحمد لله والشكر يعني تديد فريق دوكي ما شو بجمعته نسبة ياريكر ام كيمترين ياريكر بونت ادخل ده اعتماد ما سر راسي بتبجم سر 16 لاعب بو دوري كردستان افصله قوترين دوري بو هندي هاتيه كده سوباس باخذ يعني الحمد لله والشكر ايش مركزي تشاري او جي الحمد لله يعني انجاز ابو ما بارا مش درجه هيك في سركتر افصله بيك ايش مركزي تشاري انجاز الحمد لله والشكر. سەرەڕای دۆڕاندنی بەیانەی میوان نەورۆز بە 44 خاڵ پلەی دووەمی خولەکەی مسۆگەر کرد و دووەکیش پلەی چوارەمی بەدەستهێنا بە کۆکردنەوەی 39 خاڵ. ئەردەڵام محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.